نهێنی خاصی مێردەکەی لای دایکی خۆی، لای خوشتی خۆی، لای ڕەفیقەکانی خۆی باز دەکات. ئێمە ئافرەتێکی خیانەتکارە، ئافرەتێکی خائینەیە، شایستەی ئەوە نییە ژنی تۆ بێ لە مەودوعە، وریابە شایستە نییە. ئافرەت کە خیانەتی لە مێردەکەی کرد، ئەسرار و نهێنی مێردەکەی بۆ دەرەوە برد، کەواتەمە خەنجەرێکە و لە پشتت دەدرێ ڕۆژ بە دوای ڕۆژ وریانە بیت، کارەسات ڕوو دەدات. ئەی خوشتی بەڕێز، تۆ ژنی ئەو پیاوەیت کە باوکی مناڵتە، ئەسرار و نهێنی پیاوەکەت بپارێزە و چاوپۆشیش بکە لە نقصانی هەموو کەس نقصانی هەیە و کەس بێعیب نییە. ئەمما پیاوی داماوە بەخۆی نازانێ هەرچی ئەسراری هەیە لە فلان شوێن و لە فلان ماڵ و لە فلان مستەشار و لە فلان ڕاوێژکار هەمووی باس کراوە، کەواتە ئەمە مارێکی ڕەش لە ماڵەوەدا لەگەڵیەتی بەخۆشی نازانێت. پێویستە کە دەتەوێت ژیانت خۆش بێ و بەردەوام بێ، مناڵت بەختەوەر و سەرکەوتوو بن، نهێنی مێردەکەت بپارێزە